دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پرێس کۆنفرەنسێکدا ڕایگەیاند کە ئەو هێزەی لە سووریا هێشتوێتیەوە پارێزگاری لەنەو دەکات کە ئەو بە پارێزەری گەنجینەکە ناوی بردن. ئەوەش لە وتەیەدا بوو کە باسی 3 ساڵ ماوەی سەرۆکایەتی خۆی کرد کە توانیوێتی لە ناوچەیەکی فراوانی خۆرهەڵاتی ناوەڕاست و بە شێوەیەکی زۆر خێرا بەسەر ڕێکخراوی داعشدا سەرکەوێت. ترامپ ڕوونکردنەوەی زیاتری پێشکەش نەکرد لەبارەی ئەو کێڵگەنەوتیانی لە ژێردەستی هێزەکانی وڵاتەکەیدایە و تەنیاوتی ناوچەیەکی نەوتیمان هەیە لە نزیکی سووریا و لە ناو سووریادا پارێزگاریمان کردووە، سەربازەکانمان بۆ پاراستنی ئەو نەوتە لەوێن. لە دیداری سەرۆکی هەرێمیشدا لە کۆڕبەندی داڤۆس ترامپ هەر هەمان باسی پاراستنی نەوتی کردووە و هیچی تر. ساڵی ڕابردوو ترامپ کشاندنەوەی هێزەکانی لە سووریا ڕاگەیاند، بەڵام دواتر لە وتەکانی پەشیمان بوویەوە و ڕایگەاند کە بەشێک لە هێزەکانیان بۆ پاراستنی نەوتەکە لەوێ دەمێننەوە. کاتی خۆی لە تویتێکدا نووسی نامانەوێت ببینە پۆلیسی ناوچەکە، ئێمە لەوین بۆ پارێزگاری لە بیرەنەوتەکان، هەمیشە ئەوەتان لەبیر بێت ئێمە پارێزگاری لە نەوت دەکەین. کاتی خۆیشی وەزیری بەرگری ویلایەتە یەکگرتووەکان مارک ئیسپەر ڕایگەیاند پارێزگاری لە بیرەنەوتەکان دەکەین و ڕێگری لە ڕێکخراوی داعش دەکەین بۆ ئەوەی جارێکی تر دەستیان نەگاتە سەرچاوی دارایی بۆ هەڵسانەوە و بەهێزبوونەوەیان. لە کاتی بڕێری کشاندنەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لە تشرینی یەکەمی ساڵی 2019دا ناڕەزاییەکی زۆر لە نێوان کۆنگرێسی ئەو وڵاتەدا پەیدا بوو، بۆیە ترامپ ناچار بوو 200 سەرباز لە سووریادا بۆ مەبەستی پارێزگاری لە کێڵگە نەوتیەکان بهێڵێتەوە. سیناتۆری کۆماری هاوڕێی نزیکی ترامپ لینزی گراهەم ئاماژەی بەوەدا سوودوەرگرتن لەو نەوتەی سووریا بۆ بەرژەوەندی هێزە کوردیەکان و پاراستنی ئیسرائیلە. هەروەها ڕۆژنامەی نیویۆرک تایمز لەبارەی هێشتنەوەی ئەو هێزەوە ڕایگەاند ئەوەی پێشنیازی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆنە کە بۆ 2 مەبەست ئەو هێزە لە خۆرهەڵاتی سووریادا دەمێننەوە، یەکەمیان بۆ لێدانی پاشماوەکانی داعشە و دووەمیش بۆ ئەوەیە کە ئەو کێڵگەنەوتیانە نەکەونە دەستی ڕژێمی سووریا و ڕووسیای هاوپەیمانی. قۆناغی ترامپ و هەڵوێستە ڕاشکاوەکانی سیاسەتمەدارانی جیهانی تووشی سەرسامی کردووە و زۆر جار پێشبینی بۆ بڕیار و هەڵوێستەکانی ناکرێت، بەڵام ئەو بنەما سەرەکی کە هەمیشە سیاسەتی ناوبراوی پێدەناسرێتەوە پێوانەی هەر هەنگاوێکێتی بە پێوەری قازانج و زیان و دوورکەوتنەوە لەوەی ئەمریکا بچێتە ژێر باری تێچوونی داراییەوە. بۆیە لە جەنگی دژە تیرۆردا زۆر پەسنی ئازایەتی کوردی کردو ڕایگەاند کە وڵاتەکەی بەکاریان دەهێنێت بۆ دەستەبەرکردنی بەرژەوەندی خۆی، هەر ئەوەشی ئەنجامدا. بەڵام سیاسەتمەدارانی کورد وەکو هەمیشە خوێندنەوەی هەڵەیان بۆ هەڵوێستی ئەمریکا و هاوپەیمانە خۆرئاوایەکانی کردو وا تێگەیشتن کورد بەهۆی نەوتەوە کەوتووەتە سەر نەخشەی ئابووری گیان و دەتوانێت بگاتە مافی چارەنووس، بە تایبەتی دوای ئەو قوربانیە گەورەی کە داوێتی. بەڵام باشترین ئەزمموی پوچی ئەو خوێندنەوەی لە دوای ڕیفراندۆم دەرکەوت کە کورد تا ئێستاژ وەکو کارتی گوشار بەکار دەهێنرێت. بۆیە بە هاوسەنگی سیاسەتکردن و پتەوکردنی بنەمای بەدامزراویکردنی کوردستان و بەهێزکردنی پەیوەندی خەڵک و حکوومەت تەنیا زەمانەتی داهاتووە، هەر ئەوەش ڕێزی ناوچەکە و جیهان لە ئەزمونەکەی دابین دەکات.